سڵاوتان لێبێت. دەروندروستی ئەم جارە تایبەتە بە یادی 34 ساڵەی ئەنفال. لە 4 هەموو ساڵێک یادی ئەکرێتەوە. لە دەروندروستی ئەم جارە ئەمانەوێ باز لەو ماتەمە بەردەوامە بکەین کە ڕزگاربووانی شەڵای و بەدناوی ئەنفال هێشتا تایە ئەژین و باز لە ڕزگاربووان بکەین کە هێشتا ماتەمی بەردەوامیان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە دەستیان ناوە. مەبەست لە جینۆساید کوشتن و لە ناوبردنی گروپێکی تایبەت لە ڕەگەز و نەتەوە و دینی جیاوازە. و ئەم چەمکە لە 1944 لەلایەن ڕافایل لیمکینەوە داهێنرا کە چەمکەکە لە دوو شەی لێکدراوی لاتینی جینۆسایدەوە وەرگیرە کە مەبەست لێی کوشتنی ڕەگەزێکی تایبەتە. و لە ڕێکەوتنامەی نەتەوەی بۆ جینۆساید لە 1946 5 خاڵدانرا کە ئەگەر بێت و ئەم 5 خاڵە لە هەر کوشتن و جەنگێکە هەبێ ئەو بە جینۆساید ناوەبرێت. یەکەمیان لە ناوبردنی گروپێک لە خەڵکیە کە لەو جەنگەیە بە مەبەستەوە لە ناو ئەبرێت. دووهەمیان ڕاگواستن و شوێنگۆڕینیانە و هەڵکەندنیانە لەو شوێنەی کە تایە. و هەروەها ئەو جەنگ و جاکردنەوەیە ببێتە هۆی زیانی جدی لەلایەنی دەرونی و جەستەییەوە و لە هەمووی گرنگتر جیاکردنەوەی مناڵانە لەو گروپەی کە هەیە و بردنیانە بۆ کەمپێکی جیاوازتر و ڕێگریگرتنە لە لەدایکبوونی مناڵ. بینەری ئەم راپۆرتە ئەبین دەربارەی ئەو جینۆسایدانەی کە لە نیوەی دووەمی سەدەی 20ەمە ئەنجام دراوە و بەداخەوە ئەنفالیژێکێکە لەو جینۆسایدانە. بینەرمان. ئەو جینۆسایدانەی لە نیوەی دووەمی سەدەی 20ەم دژبەنەتەوە گروپی جیاواز ئەنجام دراون. لە نێوان ساڵانی 1956 بۆ 2016 43 جینۆساید دژ بە گروپێکی ڕەگەزی و دینی و نەتەوەیی تایبەت ڕوویداوە، بەگشتی بوونەتە هۆی مردنی زیاتر لە 50 ملیۆن کەس. هەروەها UNHCR تا ساڵی 2008 مەزەندەی زیاتر لە 50 ملیۆن کەسی کردووە کە بەهۆی توندوتیژیەوە ڕاگوێزراون و لە شوێنی خۆیان دوور خراونەتەوە. لەو جینۆسایدانەی لە مێژوودا ئەنجام دراون و دەنگدانەوەی جیهانی هەبووە بریتین لە جینۆسایدی ئەرمەنیەکان لە نێوان ساڵانی 1950 بۆ 1922 لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەوە ئەنجام دراوە. جینۆسایدی هۆلۆکۆست لە ساڵی 1941 تا 1945 بەردەوام بووە لە ئەڵمانیا. جینۆسایدی بۆسنا لە 1992 بۆ 1995 لە بۆسنە و هەرزەگۆڤینیا، ئەنفالی کوردیش لە 1988. هەروەها جینۆسایدی ڕواندا لە 1994 و جینۆسایدی ئۆگەندا لە 1972، جینۆسایدی بەنگلادیش لە خۆرهەڵاتی پاکستان لە 1970 و جینۆسایدی کەمبۆدیەکان لە نێوان ساڵانی 1975 بۆ 1979 و جینۆسایدی کۆنگۆ لە 2002. هەروەها جینۆسایدی ئەنفالی کورد و جینۆسایدی بۆسنا و جینۆسایدی ئێزدیەکان لەو کوشتار و ڕاگواستنە بە کۆمەڵانن لە نیوەی دووەمی سەدەی 20ەم ئەنجام دراون. جینۆسایدی ڕۆهینگیا لە میانمار لە 2007 و هەروەها لە چین جینۆسایدی ئیگۆر لە 2014 تاکو ئێستا بەردەوامە. کاریگەریەکانی کە جینۆسایدی هەر نەتەوەیەک دایانێت لەلایەنەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی ئەبێت و ئەوەی کە فەرامۆژ ئەکرێت لایەنی دەرونی و دەروندروستی ئەو کەسانەیە کە ڕزگاربووی جینۆسایدن یاخود کەسانی ئازیزیان لەدەستداوە لە گرنگترین لێکەوتە دەرونیەکان و گرفتە دەرونیەکانی کە ڕوبەڕووی ئەبنەوە تەنگەژەی پاش زەبری دەرونیە و بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە خۆیان شاید حاڵی ڕووداوەکە بوون. دووهەم کاریگەری بۆ ئەو کەسانەی کە کەسانی ئازیزیان لەدەستداوە ماتەمی هەل نەکراوە کە بە بەردەوامی لە قۆناغی قبوڵ نەکردنی لە دەستدانی ئەو کەسانەیان و دواتریش دڵەڕاوکێ و خەمۆکی لەبەر بڵاوترین ئەو شڵەژانانن کە بۆیان دروست ئەبێت. ئەوەی ئەیبینین لە وڵاتانی دیکە کە جینۆسایدیان بەسەر هاتووە هەوڵی زۆر دراوە لەلایەن حکوومەت و ڕێکخراوەکان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری دەروندروستی. بینەری ئەم راپۆرتە ئەبین کە بزانین لە وڵاتانی دیکە چی کراوە.
لە پاش جەنگی دووەمی جیهان لە بەرچاوگرتنی باردۆخی دەرونی سەربازەکان و گرنگیدان بە گرفت و شڵەژانە دەرونیەکانیان زیاتر پەڕی پێدرا. هەروەها پاش ئەویش خزمەتگوزاری دەروندروستی لە وڵاتانەی جینۆسایتیاندا ڕوویەدا لە پاڵ پێویستیە سەرەتایەکانی دیکەی دەستپێکردنەوەی ژیان لە بەرچاو گیرا. بەرچاوترینیان ئەو چارەسەریە دەرونیانە بوون کە پێشکەش بە ڕزگاردووانی هۆلۆکۆست کرا، بە تایبەتی بۆ ئەو تەنگژە دەرونیانەی لە پاش زەبری دەرونی و بەردەوامی ماتەم و تازێباری بووە کە سوکاریان بۆیان دروست ببوو. ئەویش لە ڕێگای حکوومەت و ڕێکخراوە دەوڵەتیەکانەوە پێشکەش دەکران. بۆ ئەنفالی کورد نەوەک خزمەتگوزاری دەروندروستی هەر نەبوو، بەگرەگلەی زۆر هەیە بۆ پێشکەش نەکردنی خزمەتگوزاری سەرەتایەکانی دیکەش. ئەو هەوڵانەی کە لە کوردستانە بە ئەنجام گەیەنراوە بۆ یارمەتیدانی باری دەرونی ئەو کەسانی کە ڕزگاربووی ئەنفالن لە بواری ئەدەبیاتا بووە و هیچ درێغیەک نەکراوە لە خستنە ڕووی ئەو کارەساتە لە ڕێگەی چیرۆک و ڕۆمان و شعرەوە و لە هەمووی بەناوبانگتر قەسیدەی گۆڕستانی چراکانی شێرکۆبێکەسە. پێکەوە ئەیبینین. چیتان بۆ بژێڕمەوە حکایەتی ئەو جەستانی وردە وردە کرمە ڕێزە بوون ئێمەش کرمەکانمان لە برسانە ئەخوارد چیتان بۆ بژێڕمەوە ئاخر زریکە چۆن ئەجەڕێت زریکە چۆن ئەجەڕێت زریکە چۆن ئەجەڕێت هیژە چۆن ئەنووسرێتەوە هیژە چۆن ئەنووسرێت چۆن ئەنووسرێت عەرعەر چۆنە خوێنرێتەوە عەرعەر چۆنە خوێنرێتەوە ئەبێ خۆڵ قسە بکە خۆڵ ئەبێ چاو قسە بکە چاو مارو مێرو بیجێڕنەوە ئەو چاوانە و ئەو گۆی بنک و ئەو کاکۆڵ و زەردەخەنە و مەقامانە چیان لێها چیان لێها چیان ئەبێ خودا خۆی ڕۆژێ سەرمان لێبا و پێمان بڵێ ئەو ڕۆژی حەشرە چۆن ڕوویدا ئەو ڕۆژی حەشرە چۆن ڕوویدا ئەو ڕۆژی حەشرە چۆن ڕوویدا ئەچمە لای بەڕێز دکتۆر هەژار پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان. دکتۆر، ئەو هەوڵانەی کە دراوە وەکو بینیمان زیاتر لە بواری ئەدەبا بووە. باشە، ئایا ئەدەبیات، لاواندنەوە، شعر، ئایا ئەمە ئەتوانێت لەو ئازارەی کە 34 ساڵە ڕزگاربووانی ئەنفال بەدەستێ و ئەناڵێنن چارەسەر بکات؟ بێگومان ناتوانێت زۆر سادەشە بۆ چونکە زۆربەی ئەوانی کە قوربانی ئەنفالن و بەجێ ماون لەو ڕووداوە زۆربەیان بۆ نمونە ژن و مناڵ و ئەوانە زۆربیان هەر نەخوێنەوارن هەر دەستیان ناگا بە شیعر و بە ئەدەب و ئەوانە وەجگەلەوە یعنی کوێرەوەریەکانی ژیانی ڕۆژانەی ئێستایان لەکوێیان پەژێتە سەرەوەی کە گوێ لە شیعر بگرن و شعر بخوێنەوە کە ئەویش زیاتر لاوانەوەیە. بەڵێ لەبەرەوە بە هیچ جۆرێ بەست نییە. کەواتە باری دەرونی ئەم کەسانە کە ئازیزەکانیان لە دەستداوە لە دوای 34 ساڵ ئەبێت چۆن بێت چکە وەکو ئەوەی کە ئەزانین بەشێکی زۆریان ماتەمی بەردەوامیان هەیە، تەنگەژەی پاش زەبری دەرونیان هەیە، خەمۆکیان هەیە، کەواتە ئەم باری دەرونیە ئەبێ ئێستا چۆن بێت؟ بەڵێ خۆی مرۆڤ هەمیشە یعنی ئەو توانایشی هەیە هەر خۆزایە لە هەموو مرۆڤێکی تەندروستە هەیە چۆن ئەڵێی ساڕەشکردنی برینەکان ینی برینی دەرونی لێرا بێگومان و ئەم حاڵەتە بێگومان لەوانە هەیە و چونکە ینی لە کۆتاییە هەر ژیان سەرەکەوێ و ئەمانە ماون ئێستا ئەژین و با تروسکاییەکیش بێ ئومێدێک هەر هەیە لە ژیانیانە و ئەوە
پاڵیان پێوە ئەنێ کە با بڵێن وا نەخۆش نەکەون کە بەردەوام بچن بۆ لای دکتۆری دەرونی یا بخێنرێن لە خستەخانە بەڵام بێگومان یعنی باری دەرونی و کۆمەڵایەتیان بەو شێوەیە نییە کە بڵێ بەختەوەرن بە هیچ جۆرێ و زۆر جار ئەمانە بیریان لە ڕابردووە چونکە ئەو ڕابردووە هێشتا تاوتوێ نەکراوە لە دڵ و دەروونیانە چونکە تاوتێکردنی ئەو ڕابردووە لە ڕاستیە یعنی بێگومان یعنی بژاردنەوەی ئەوەی کە پێی ئەڵێن قەرەبووکردنەوەی ئەو زیانە مادیانەی کە بەریان کەوتۆ بە پێدانی زەوی یەکەی نیشتە جێبوون شتێکی باشە پێویستە و بەشێکی ژیانی ئێستایان ئەگۆڕێ یعنی لەوە باشترە کرێکی بن لە فشارە ئابوووریەکە دووریان ئەوانە بەڵام هیچیانە یعنی من خۆم نەخۆشم بینیوە کە گوێی لە شووتی ئیسعاف و ئەوانە بووە یاهی پۆلیس و ئەوانە بووە هەر لە ناو ئەم سلێمانیان نەخۆشی خۆم یەکسەر کە ئەوە ئێمە پێڵن وروژانی ئەزمونونەکانی ڕابردووە ئەزمموی برینداربوونی دەرونیان لە ڕابردووە یەکسەر تێک چووە یعنی کە هێنایەنە بۆ من هی ئەوە بووە و ئەمەی کە منەڵێم دوای 30 ساڵ لە ئەنفال لەبەر ئەوە یعنی هەندێکیان هەیە بۆ نمونە یعنی بەردەوامە خەمۆچیان هەیە ترسی زۆریان هەیە ناومێدن گومانیان هەیە گومانی زۆریان هەیە و لە ژیانیان ناڕازین بچۆ بۆ لایەن هەمیشە یعنی ناڕازین ڕەخنە ئەگرن گلەیەکەن هەشیان هەیە ئەگری و بگرە زۆریان هەیە یعنی چۆنەڵی نزاعەکەن لە خی گەورە کە ئەوانش بێتەوە بۆ لای مردوەکانیان چەمکێکی تر هەیە چەمکی بەرگەگریە ڕێزیلیانسا کەواتە ئەم کەسانە بەرگەگری و قووەتێکی زۆریان هەبووە کە توانیویانە بەبێ هیچ پرۆگرامێکی چارەسەری دەرونی بتوانن بژین هەستەکەی میلەتی کورد زیاتر ئەو بەرگەگریە لە چیەوە ئەهێنێ کە ئەتوانێت دوای 34 ساڵ بەبێ چارەسەری دەرونی بتوانێت لە ژیان بەردەوام بێت خۆی جارێ یەکەم یعنی ئەمە سەلمێنراوە لە ڕاستیە نزیکی لە 100 کەس کە تووشی بریندارکردنی دەرونی قورس ئەبێت جا بەهۆی مرۆڤەوە ئەشکەنجە شەڕ ئەنفال یا بەهۆی ڕووداوی سروشتیەوە یا ڕووداوی سیارەی زۆر قورس بینینی مردن برینار خوێن ئەمانە لە 100 کەس کە ئەمانە تووشیان ئەم شتانە بەسەریانایە نزیکەی ئەتوانی بڵێ 15یان یعنی وا باری دەرونیان ئەشێوەیە کە پێویستە کاپچن بۆ لای دکتۆری دەرونی وەکووتم چونکە خۆی لە ناخی مرۆڤ ئەم توانایە هەیە ئینسان چۆن توانایەوەی هەیە بەرەنگاری بەکتریا ئەوانە بێت بێەوەی ئەنتیبیۆتیکیش بخوا و ڕزگاریشیە بێ کۆڕەنا فلان شتە دەرونەکانیش ئاوایە چونکە ئینسان بەردەوامیش یعنی تووشی کێشەی دەرونیە بێ و دڵبرینارکردن کاتە بەشێکی ئامادە باشی بایۆلۆجیەکەی لە مرۆڤ خۆی هەیە بەشێکی تری لە ڕاستیە ئێمە کۆمەڵی ئێمە کۆمەڵێکی چۆنەڵی کەتیایە وەکو ئەوروپا نییە کە تاک بۆ خۆی بە تەنیا بژی زۆرترین کات و پەیوەندی کۆمەڵایەتی یعنی بەو شێوەیە نییە لای خۆمان پەیوەندی کۆمەڵایەتی گەرمە ئێستا چۆنەڵی دراوسێتی بەتابەتی لەو نەوەچە گوندنشینانە وەکو کەلار چەمچەماڵ ئەمانە یا شوێنەکانی تر کۆیە پارێزگای هەولێر دوهۆک پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزە تەنانەتی خێڵەکایەتی بنەماڵە ئەمانە هەموو بەڕاستی پژگیری ئەکرێن پژگیری کۆمەڵایەتی ئەکرێن هەستەکە بەس خۆی نییە بەس خۆی نییە و ئەمە لایەنێکی تری لە ڕاستیە بڕوای ئاینی زۆر گرنگە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە و بێگومان بڕوای ئاینی گرنگە بۆ نمونەیانی دڵخۆشی خۆی بۆەوە هاتووەڵێ وا دیارەخوای گەورە لە چارە ئێمەی نووسی بوو کە ئاوامان لێبێ کە ئاوامان بەسەرا بێ کە خزمەکانمە ئاوای لێبێ کەوا بوو لێکدانەوەکەش گرنگە زۆر گرنگە لێکدانەوەکە گرنگە کەوا بوو قبول یەکاڵێ ئۆکەی یعنی ئیرادەی خوایە خواویستێتی لەبەرەوە پێویست ناکا من ئینکەم جگەلەوە یعنی هەر بڕوای ئاینی مەسلەی بڕوای تەواو بە بەهەشت و یەکتری بینینەوە ئەنی ئەمانە زۆر جار ئەتوانی بڵێ لە خەیاڵە ئاژین ئەو خەیاڵە خۆشانش دەوری هەیە ئەڵێ ئۆکەی یعنی وانەیە ئێمە بێگوناهین ئەوان بێگوناه بوو ئیشەڵا ئێمە سبەینەیەکە گرینەوە لە بەهەشتاوە لەم ژیانە پڕ ئەشکەنجە و پڕ ناخۆشی ڕزگارمانەوێ بەڕێ بنەوانە زۆر دەوری هەیە زۆر باش شاوەیەکێکی تر لەو گرفتانەی کە هەیە ماتەمە تازیێباری بەردەوامە ئەچینە لای ئینفۆگرافیەک دەربارەی ماتەم کە بزانین ئەم پرۆسەیە چۆنە بە ئاسایی و دواتر لە کەسێکە کە گرفتی بۆ دروست ئەبێ لە چڕۆیەکەوە ئەبێ.
ماتەم و تازیێباری کاردانەوەی سروشتیە بۆ ڕووداوی لە دەستدانی کەسانی ئازیزمان. ئەلیزابێت کوبلەر-ڕۆز لە 1965 5 قۆناغ لە بەرچاو ئەگرێت بۆ کەسێک کە کەسی ئازیزی لە دەست ئەیە و تێپەڕاندنی ئەم 5 قۆناغا یارمەتی کەسەکە ئەیە دواتر بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. قۆناغی یەکەمیان نکۆڵیکردنەوە تا بەردەوام کەسەکە لە نکۆڵی ئەوەیە ئەبێت کە من ئەو کەسم لە دەست نایاوە یاخود باوەڕ بەوە ناکەم. قۆناغی دووهەمیان تووڕەییە، تووڕەیی بەرامبەر بە هەموو شتێک کە بۆچی ئەم ڕووداوە بۆ من ڕوویاوە. قۆناغی سێهەمیان خۆزگەکانە کە ئەگەر خۆزگە ئەمەم بکرد بووە ئەمە ڕووی نایە و زیاتر لۆمەکردنی خۆمانی تیا ئەبێت. چوارەم قۆناغ خەمۆکیە کە تایبەتە بە قۆناغی لە دەستدانی کەسە ئازیزەکانمان و بێتاقەتی و پەککەوتەییمان بۆ دروست ئەبێت. و پێنجەم قۆناغ کە دوایین قۆناغە قوبوڵکردنە، قوبوڵکردنی ئەوەی کە من ئەم کەسەم لە دەستدا و ئەتوانم بگەڕێمەوە ژیانی ئاسایی خۆم. ئەگەر بێت و لە چەند مانگێک بۆ ساڵێک زیاتری خایاند ئەو کاتە ئەبێتە ماتەمی ئاڵۆز یاخود ماتەمی حەل نەکراو. چاوپێکەوتنمان لەگەڵ چەند تاقانەیەکی ئەنفال ئەنجام داوە بزانین ئەوان چۆن توانیویانە ئەم پرۆسەی ماتەما تێپەڕێنن. من کە چوومە بردمیانە کەلار خزمێکمان هاتە شوێمان لەو دەشتا بردمیە کەلار ئیتر ماوەیەکی یان زەمانێ لە ماڵ ئەو ماڵانەی خزمی کەلارە بۆ من قەناعەت ڕێز و احترام هەیە بۆیان چاویان ماچەکەم نمونەیان زۆر بێ من مانەوەی دەستی ئەوانم مانەوەی دەستی ئەوان بووم یارمەتیانە دام هەویان بۆ کردم ئەمیان بوو بۆ ڕێبای ئەمیانش ئیتر بە معنای کەلیمە لەگەڵ مامون یعنی وایان لێ کردە بووم یعنی قەناعەت بێ بڵێم لە بیرم نەمابوو. وەڵا ئیتر بێ بتوانین گیناوکو توانین لەبەر خاتری خوای گەورەیە کەم جار چکە خوای گەورە ئەو شتەی بەسەر ئێمە هێناوە ئەبێ بتوانین قوبوڵی بکەین. ئەگینا وەکو باری دەرونی بە تایبەتی بەهاران قەت حەز ناکەم بەهار بێت، قەت حەز ناکەم مانگی چوار بێت، قەت حەز ناکەم جەژن و بۆ نەبێت هیچ کاتێک. هەر زۆر هەموو دەقێ وەزانم ئەو کات و ساتەیە بەس کە مانگی چواریە زیاتر پێمان ناخۆش و زیاتر دڵگرانین و بە یادی ئەنفال کە ئەبینین. خواخوام بوو بانگەوا زەکریا کەوایەکی ئەنفالێ لە ماڵیان نابێت ماڵەکەیش تەحەری بکەن بیگرن ئەو ماڵش میێرانەکەن خوا شاید دەچەند جار وام کردووە ئەو خاوەن ماڵە باوش پێمان کردی ئەگەر مناڵەکانیش بڕوا بەخوا نایەن تۆ خۆ تەسلیم بکەی لەبەرەوە تۆ بنە ماڵێ تاقتەنیا خۆ ژێماوی. ڕێک ماڵی باوکی خۆم بیر دەکەوێتەوە کە مناڵ بووم و چوونەتە دەرەوە و کەڵس و کەوت لەگەڵیانە و هەموو کاتەکانی و هەموو یادگارەکانیان خۆشی بووە. تۆ لە مەرحەلەیەکی 13-14 ساڵیا بکەوتە مەرحەل ژیانێکی ترۆ کە باوکو و دایک لە دەست بێت و ئەو هەموو خوشک و براجوانە و لە ماڵێکی زۆر یعنی من ژیانێکی خۆش باوکم بەڕاستی پیاوە زۆر بەناوبانگە لە منتیقەی قەراخە کە بڵێ مەلا غەریب ئیتر تەواو لەو دێ ئێمە شابەست تەنها ماڵ باوکی من ئەنفال کراون قەت حەز ناکەم چم منتیقەی قەراخیش عنی ماڵی خوشکی باوکم لەوەیە بە ساڵ نەچم حەز ناکەم کە ئەڕۆم یەمەوە دوو مانگی باری دەرونیم بە تەواوەتی تێکەچێت. هیچ کاتێ مادە و ماڵ و مناڵیش دڵخۆشی ناکات چونکە ئەوە شتێک نییە قەت ناتوانانی لە بیری خۆتی بیتەوە. بڵێ ئەو کاتی کە ئێمە کە ئاهامان بەسەرها لە سمود ئەو پیاوە دوو پیاوی خزممان و بە ڕەحمەت بن هەرکیان مردوون هاتن ئاژەڵ و شتەکان بۆ فرۆشتین هەر لێمەیان کردینە پارە و بردمانیان بۆ ماڵ خۆیان مامەیەکم و باوکم و دووسێ کەس و کاری تریشمان هەر لە ماڵ ئەوان بوو هەتا ماوەیە دوای ئەوە باوکمان فیرار بوو بەڕێی فیراری و بەڕێی ئەوە لە سەیترێش لە کەرکووک هێنانی هاوردیانی بۆ سلێمانی هەر خۆشمان هەماچت بەس من فیران و مناڵم 16 ساڵ بوو. ئارەوەڵا ئیتر لێرە ماڵ مامێکم لێرە بوو ماڵ باپیرم لێرە بوو دوای ئەو خزمیشمان بوو ئەوەنەی ئەوان چاک چونکی تۆ شتێ بەینیسە تۆ مردیە خۆشەویستەکەم مرێ ئەینێتە چاڵ ئیتر هەر هەفتەیە مانگیە بۆ نمونە دوو مانگ بەڵام ئەمانەیەمە چونکی هەر نادیارن یعنی شەوا هەیە قەسەم بەخوا تابانی بڵم خەوم پیان ناکەوێنە درۆی دیار نییە هان لە میسر هان لە شام هان لە کوێ ها یعنی دڵی قوبوڵ ناکات چونکی نەهاتۆ بە بەرچاوی خۆت نییە خەبەرەکەی بچێت سەری و دڵی ئیسراحەت بکات ئێمە هەر بۆ وەزعەوەت لێینەوە هەر بەو خەفەتەوەت لێینەوە تووشی هەزار نەخۆشی بووم ئێستا من دوای جژن دوهەشکار فەحتە سەدرم بووەکە ئەمە جیازە بۆیان داناوم لەم تەمەنا من ماوەی 64 و پیرەیش نیم بەڵام وام لاتوەڵی 70 ساڵم یعنی ئەمە نەخەفەتە خۆی توهینیەکەی بەس کەسی وەک من نەماوە بڵێن
زۆر بەکامان کە ماڵم نالی گیراوی ماوێتەوە یعنی لە 1970 بیسی دەی ئەگەر مابێت و ئەبڕوا ناکەم وڵی کەسێکی ئازیز شتم برێت تۆ بەسنی ئەچتە سەر قەبرەکەی و ئەزانانی و قەبرەکەیەتی بەس ئەوان هیچیان نییە نازانێت چیان لێت بە هیچ نوعێک کەسی کاری ئەنفالیش نازانێت کەسی چی لێت لەبەرەوەی لەگەڵ یانانە بووم لە کاتی ئەنفالکردنا باوکم کە منی هێنا بە سلێمانی زۆر مناڵ بووم بۆ دانکێشان و نەخۆشی منی هێنا تێم دانانی بۆ پێشە بە خاڵۆژنێکم هەفتەی دوای ئەمە بە دوای هەفتەی دوای کیمایا لە هەڵەبجا هەتا ئیسەژێتەوە بە دوامە هەتا 92 من کە جل و بەرگیان خۆم بۆم کڕی من لەگەڵ خاڵۆژنێک ماموویەنەوە تا دوای 92 جلەکانیان مابوو هەتا 92 ئەو شتەی کە باوکم کڕیوێتی دوکانێکی بچووکمان بوو لە لادێکەمان لە قەراق دەمە لە دەی سەرکۆ دانیشتین ئەو عەشیایی کە بۆ دوکان کڕیبی بە تایبەتی چاوشتی دوکان تا 92 شتانە مابوو هەتا 2002 ئێمە بە تەمای هەمیەکمان بەخوا بوو کە شتێکمان دەستکەوێت نەتیجێ شتی هەر هیچ نەبوو وەڵاهی دادە ئەمە مام بوو لێک ئایلەکەی ئێمە کشی ئەنفال بوو ئەم تەرەکتۆری هەبوو بە هەرمێنی بر لە سێتری کە سمود ئەنفالکران بەس یەکشیم لە یاد ناچێ سێ کچی هەبوو بە ئاوت و نییە کوڕیان بێ تقریبان هەفتەیەک و کوڕێکیان هەبوو لە دایک نا عوسمان هەمی ئەنفال بوو ئەژ ئەنفال ئارەوەڵا ئەمێنەی تروێنەی باوکی باوکمە پێمان بەدەست کرد کە تاکە یادگاریەکە ماوەتەوە ئەمە ژێکێکە لە وێنەکان کە بەڕێستان ئەمە باوکم و خوشکێکم لەگەڵ برایەکم ئەوەش خۆمە لە پاڵیانە ئەوە بە زیادگاری من ما بێتەوە لەو ماڵی باوکە ئەم منجەڵە بچووکە لەگەڵ ئەو دۆوێنەیە کاتە بەشێک لەو سەبووریەی کە نەبوونی بەڵام ئەمە ئیستەیتر هەنی ڕۆژانە زیاتر ساڵێک لەمە پێش دەرمێنا زوو بێتاقەتێکم بەسەرا و گریانێکمە کرد مناڵەکان تیانە بێ بخەیتە بەردەست دایم بەبەرچاوتەوە بێ لەبەرەوەی ڕابی لەگەڵ شتەکە بەڵام کە دەستێمە ئەو کاتانم بیرەکەوێت کە دایکم لە مام حەلەبی بۆ ئێمە کردو هەموو کاتێوم بیرەکەوێتەوە بەو پێی کە ئەو بەڕێزانە باسییان کرد هێشتا لە قۆناغی قوبوڵ نەکردنان هێشتا ناتوان قوبوڵی ئەوە بکەن کە کەسانی ئازیزیان لە دەستداوە و ئەوەی کە لە قۆناغەکانی ماتەمە گرفتیان هەیە خۆزگەکانە خۆزگە منیش لەگەڵیانە بڕۆشت بوومە خۆزگە وام کردبووە خۆزگە بەو جۆرە مامەڵەم نەکردبایە باشە ئەم گۆڕانکاریانەی کە تیانە دروست ئەبێ لە تێپەڕبوونی قۆناغەکانە چییە کە ئەم کەسە هێشتا ناتوانێت قبوڵی ئەم واقعە بکات و وەکو کەسێکە کەسێکی ئازیزی لە دەستەیە قبوڵی بکات خۆی هینێک هەیە زایرەیەکی دەرووناسی هەیە کە پێی ئەڵێن ئینکارکردن دینایل ینی ئینسان جاروایە شتێکی زۆر ناخۆشیە بەسەریا یعنی ئەگەر دانی پیا بنێ لەوانەیە بەرگەی نەگرێت لەبەرەوە ئەمانە زۆر جار ئەو شتیان هەیە کە وەکوتم لە دەرونی مرۆڤ کۆمەڵێ میکانیزم هەیە کە پێڵێن بەرگری لە خۆکردن ئیگۆ دیفێنس میکانیزم ئەمە زۆر دەوری هەیە لەبەرەوە هەر لە دڵ و دەرونیانە چۆن ئەڵەی تروسکاییەک ئەهێڵنەوە و بێگومان ئەوەی کە ئێسک و پرووسکی ئەم ئەنفالکراوانە کە بەداخەوە هەتا ئێستا جیانە کراوەتەوە بە DNA کە ئەتوانرێت تەشخیص کرێت لە ڕاستیە کێکێ و کێکێ نییە کەسەکە یەکلا ببێت بەڵێ ینی ئێستا ینی بۆ زۆر لەوانە کە هیوای هەیە ومێدی هەیە و ناوێت ئەوە بڕابەوە بکە چۆن ئەڵێی زۆر گرنگە کە ئێسک و پرووسکەکە ببینێ ینی و ئەمە زۆر جاری ژوایە ینی ئینسان کە جارێک کەسێکی زۆر خۆشەویستی لە دەست شویتر تەواو ڕۆژە وەختە بێ بیرەوە جارێکەکەمە بێ دڵنیا بێ لە ساسە کە نەماوە ئەوە زۆر مهمە لەبەر ئێستا ئەوانە بەنسبەت ئەوانە زۆر لەوانە ئەتوانی بڵێ بزربوانی ئەنفال چونکە نازانن یعنی وەکو بەشێکیان باسییان کردوتیان هێشتا ئومێدەوارین بەوەی کە لە وڵاتێکی تر بن لە ماڵێکی عەرەبا ژیانوانەیە لەبەرەوە ئەوانە بزربوون و ئێمە ئەو تاقانەی ئەنفال کە بە مناڵی وای لێ هاتو دواییە
گەڕایەوە یعنی لە حسابی ئەمانە مردبوو بەڵامەوە بزین بۆ هاتەوە ئەوە لەبەرەوە کەوابووی ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو مەسلەیە لابەلا بکاتەوە یعنی یەک دار و پەردووی یەک قوربانی ئەنفال لە هیچ شوێنێکی عێراقا نەهێڵێتەوە دەری بێنێ یعنی تەواو من لەو بڕام حکوومەتی مرکزی لەما هاوکارە بێ ینی بۆ دابینکردنی پارە ئەوانە لەبەرەوە لە ڕاستی ئەمە ئەرکێکی ئەوانەیە و زۆریان تا حدێکیش ئەتوانی بڵێ پەیوەندی بەوەشەوەی یعنی ئینسان زۆر جار لە خەیاڵە ئەژی یعنی خەیاڵ بەکارێنێ بۆ چارەسەری خۆی ڕاکردن لە واقع ڕاکردن لەو ڕاستیە تاڵانەی ژیانی ڕۆژانە لە ڕابردوو ئاژی ینی من زۆر نەخۆشی وام هەیە یعنی فعلەن بە خەیاڵ ئەژی و لە خەیاڵە ئەژی و بەما جێگیرێکی دەرونی بۆ خۆی دروست کردووە منیش دەستکاری ناکەم بەڵێم چکە ئێستا ئەوەی لێکەیتەوە ئەی چی ئێیتێ چکە هیچی نییە بیتێ لەبەرەوە ئەمە بەڕێی من یەکێکە لەو هۆیانەکە بێ لەمانە تێ بگەین زۆر جار بەو شێوەیە بیرەکەنەوەوانە یەکێکی تر لەو بابەتانی کە باسییان ئەکرد باسییان لەوە ئەکرد لە دوای پرۆسی ئەنفالەکە زۆربیان لە جێ و ڕێگەی خۆیان هەڵکەندرابوون یان لە ماڵێکی ترە پەنا ئەدران و بە تایبەتی ئەوانەشی کە ڕزگاربووی کەمپەکانن بە تایبەتی بەتەمەنەکان و ژنان و مناڵەکان پێشتر لە باخ و باغداریە بوون لە ئاژەڵداریە بوون کە لە گوندا ژیاون دواتر هاتوونەتە شوێنێک کە ناو کەمپێکە دیوارێکە کە بلۆکە ئایا ئەم گۆڕانکاریە و دواتریش گەڕانەوەیان بۆ گوندێک کە ئەو کەسانی لێ نەماوە کە ئەمان یادگاریان هەبووە لەگەڵێ ئەمە چ کاریگەریەکی دەرونی دائانێواتە هەڵکەندنت لەو شوێنەی کە ڕاهاتویت و ئارامی دەرونیت هەبووە دواتر بۆ شوێنێکی تر چ جێکەوتەیەکی ئەبێت خۆی لە ڕاستی ئەمە دوو لایەنە ئێمە لە ئەوانەی کە برینداری دەرونی بوون بۆ ڕووداوە قورسانە شتێکمان هەیە پێڵێن هوروژێنەر تریگەر اینجا لە ڕاستیە ئەمە دوو لایەنە لایەنێکی ئەوەیە خۆ ئەگەر ئەوانە ڕێک بگەڕێنرایەتەوە ئەو دێهاتانەی کە ئەنفالەکەی تیان ڕوویاوە لەوانە بوو هەموو بەردێک هەموو پەنایەک ئەو ڕووداویان بیر بخاتەوە وەکو هوروژێنەرێک بۆباری دەرونیان زۆر بشێوێن وە بیرخەرەوەرێک کە هەمووی ئاهاتەوە بەرچاویان لەبەرەوە ئەو بە بڵێن لایەنی باش کە تۆزێ دووریان کردوێتەوە لەوێ بەڵام لە ڕاستیە ئەتوانرا هەر لە گەرمیانە یعنی نانهێنن بۆ نمونە چەمچەماڵ و کەلار و ئەو شوێنانە یعنی ئەوەی کە پێڵێن گوندی مۆدێرن ینی لە چەند گوندێکی گەوریان دروست کردایە ئەو وەختە ئاسانتریش بوو ئاو و ئەوەی کە پێڵەن ژێرخانی ژیان ئاو و کارەبا و قوتابخانە و بنکەی تەندروستیان هەمویان بۆ بێنن و لەوێش ئیتر نزیکی خاک و ئاوەکەی خۆیان جارێکی تر بێنەوە ژیانی سروشتی و سەرگەرم بنەوە بە هین بە ئەو کار و کەسابەتی کە پێشتر کردویانە اینجا لێرە بەڕاستی یعنی ئەبێ بڵێن توان بڵێم یەکێ لە گەورەترین تاوانەکان کە لە مێژووی باشووری کوردستان ئاکرا ئەوە بوو خۆی شەڕێکی براکوژی بەگشتی کە لە 1965 دەستی پێکرد و بە تایبەتی قۆناغی براکوژی دوای ساڵی 1994 هاوینی بەهاری 1994 کە لە یەکی پێنجی 1994 دەستی بۆچی ئەنجگەلەوەی کە ئەو هەموو قوربانیە کە بە هەزاران کوژرا ئەشکەنجە درا برینار سەقەت بوو ئەم شەڕە براکوژیە بوو بەهۆی ئەوەی کە هەرچی پرۆگرامەکانی ئاوادانکردنەوەی کوردستانی کاولبوو هەیە لە سەردەمی بەعسا هیچی نەکرا چونکە مەشغوڵی شەڕ بوو کەواتە بەردەوامبوونی گرفتە سیاسیەکانی ترکە هەبوو حکوومەتیش وەکو هەرێمی کوردستان نەیپەرژایە ئەوەی کە ئاوەڕێک لە باری دەرونی ئەم کەسانە بات خەریکی شەڕ بوون بەزەبێت کەواتە لەم کارەساتەیە بەم هەموو گرفتە و نەبوونی ژێرخانەیە ئەم کەسانە هێشتا بەردەوام بوون لە ژیان چەمکێکمانەیە چەمکی مانای ژیانە ئەچینە لای راپۆرتێک کە دەربارەی ڤیکتۆر فرانکڵە کە خۆی یەکێکە لە ڕزگاربووانی هۆلۆکۆست و پزیشکی دەرونیە باز لەوە ئەکات کە چۆن مانای ژیان یارمەتی ئەو کەسانە ئەیات کە ڕزگاربووی کارەساتن. ڤیکتۆر فرانکڵ فەیلسوف و پزیشکی دەرونی هەروەها ڕزگاربووی هۆلۆکۆستە. دامەزرێنەری لۆگۆتێراپی یەکێکە لە قوتابخانەکانی چارەسەرکردنی دەرونی. لە شێوازی چارەسەریەکەیدا جەخت لەسەر مانای ژیان و ئازادی بڕیاردان دەکاتەوە. لە کتێبەکەیدا گەڕان بە دوای مانادا
باز لە ئەزمموی خۆی لە ناو یەکێک لە کەمپە زۆرەملەکانی نازیدا دەکات کە چۆن هەندێک لە زیندانەکان خۆیان دەکوشت و چۆن هەندێکیان هێشتا هەر هیوایان هەبوو بەردەوامیان دەدا بە ژیان. بە پێی بیردۆسەکی فرانکل مانابەخشین بە ژیان کە بابەتێکی تەواو کەسیە دەتوانێت خۆڕاگریت پێ ببەخشێ و سەر ڕای ئاستەنگی و نەهامەتیەکان هێزی بەردەوامی بەمانەوە لە ژیانت پێ بدات. بۆ پێی کە لە راپۆرتەکەی بینیمان دکتۆر بوونی مانە زۆر گرنگە بۆ ئێمە بتوانین بەردەوام بین لە ژیان تەنانەت ئەگەر گرفت و کارەساتیشمان نەبینی بێ جات چ بگا بەوەی کە کەسەکە کارەساتێکی لەم جۆرەی بەسەر هات بێ. پێت وایە لە ناو کووردا چ شتێک زۆر مانە بەخشێ بە ژیانمان چکە بەشێک لە مانە ئەتوانێت کللتور بۆ تۆی دروست بکات کە تۆ چ مانایەک خۆی بەڕاستی ئینسانی کورد و نەتەوەی کورد نەتەوەیەکی ژیان دۆستە بەڕاستی ژیان دۆستە و ئەوەش لەوە هاتۆ ئەوە کارەساتی بەسەر هاتووە کەچی هەر دواییە خۆی تەکانوە هاتۆتەوە ژیان کچ بۆ شووی کردووە کوڕ بۆ ژنی هێناوە مناڵی دروست کردووە بەڕاستی جێماوانی ئەنفالی جووا بووە بۆ نمونە هەرزەکار بووە مێرد مناڵ بووە لە زیندانەکانی خوار و ناوڕاستی عێراقا لە بەغا لە کەرکووک زۆر شتی بینیوە بەڵام خۆ ژیان ڕناوەستێ ژیان هەر بەردەوامە کانی ژیان هەر بەردەوامە یەت لەبەرەوە یعنی کە گەورە بێ ئەوانە ئەو بیرۆریانەی هەیە بەڵام لە هەمان کاتە ئێستا بڵین تەحەداکانی ژیانی ڕۆژانە لە بەردەمیایەتی ئێستا ئەم خۆی ئەبێ بەدایک ئەم خۆی ئەبێ بە باوک لەبەرەوە بێ ژیانەکە بەردەوام بێ و وردەوردە ڕابردوو لە لای وردەوردە کاڵە بێتەوە و ئێستا ئەبێ بەلایەوە گرنگ ئەبێ واتە بەشێکە لە فەرهەنگی کورد کە ژیان دۆستە ئەمە کاریگەری هەیە قەناعەتی لە سەدم هەیە ینی میلەتی کوردیەشێکە هەر بەڕێی من هەرەوەش هەیە شتێتەوە یعنی بەڕاستی ئێمە لە ناوچەیەکان دەورە دراین بە کۆمەڵێ ڕژێم کە بەڕاستی مردن دۆستن یعنی خەریکی کوشتن و بڕن ینی بەرامبەر میلەتەکانی خۆیان یعنی ئێستا سەیری ئێران کە تورکیا عەرەب لە سووریاوین یعنی بەڕاستی مەرگ دۆست زۆر مەرگ دۆستی زاڵە بەسەریانە ینی پرسە و تەعزیە و مەرگ دۆستی ئەوانە بینەوە سەیری ئینسانی کوردەکەی لەگەڵ ئەو هەموو کێشانە مۆسیقا و هەڵپەرکێ و بەڕاستی منە شتێکی جوانە بەڕێی من هێشتێتەوە کەوا بوو تەحەداکانی ژیانی ڕۆژانە بەڕێی من دەوری هەیە و واتایەک ئەیە بە ژیان کاڵێ ئۆکەی ئەوە ڕوویاوە بەڵام ئێستا من خۆم مناڵم هەیە نابێت مناڵەکەم برسی بێ نابێتی نووی بێ جلی جوانی لەبەر بێ خوێنەواری هەبێ لەبەرەوە بەڕێی من ژیان خۆی ئەمە دەورێکی گرنگی گەلەوە مەسلەی یەمە سەر مەسلەی ئاینی ینی گەلی کوردانی گەلێکی مسلمانەوە ئەمە زۆر جار ینی ئەو ئینسانە بەخۆڵێ ئۆکەی دیارە خوا ئیرادەی واوە کە من بمێنم کە من بژیم و دیارە ئەمە حکمەتێکی خواییە بۆ نمونە من وەکو شایەتێکی زیندوو ئەوەی کە بینیومە بیجێڕمەوە لە بەرنمەیەکی ئاوا لەبەرەوە یعنی ئەو پەنابردنەش بۆ ئاین بەڕێی من شتێکی گرنگە جگەلەوە یعنی تا حدێک وەکو چۆنەڵێ وەکو پاداشتێکی خودایی کە ئێمە ئەوەمان بەسەر هاتووە کەوا بوو خی گەورەش لێمان خۆشە بێ یعنی لە دوا ڕۆژە ئەوەی کە پێی ئەڵێن ڕۆژی دوای و قیامەتوانە کە ئەگەر گوناه شتێکیشمان کردبێ ئەو حسابێکمان دوولایەنە زۆر گرنگە ژیان دۆستی و بیر و باوەڕەدینیەکە ئەچینە لای چاوپێکەوتنێک ئەو بەڕێزانەی کە کەسانی ئازیزیان لە دەستداوە لە کارەساتی ئەنفالە باز لەو مانایە ئەکەن کە یارمەتییان بەردەوام من لە ژیانیان. خەت بۆ قەنەعەتە ناگەم بەڵام لە کاتێکی شایەق تۆز دڵم بە شتێک خۆشەڵم ئەگەر نەبابێتن شەهیدن تۆزە بەو شەهیدیە و بۆ دوعاانش کە خۆم بۆیانەکەم بە قورعان خوێندن و دینش زۆر یارمەتیاوم سپاس بەخوای گەورە خێزانم زۆر پشگیریم بووە وەکو خۆی کە چۆن دڵی زامدارە یارمەتی منیشی زۆر داوە دڵیشم بە مناڵەکان خۆش بۆ مناڵەکان لەخوا بە زیابێ ساڵح واللهی سەدەها جار خۆزگەم خواردووە دوای ئەوان وتم خۆزگە خۆشم نەمامە یانزە مانگ زۆر ناڕەحەتا حکومەتدا لە ماڵ خەڵکا بیت و خەڵکە ماڵ خۆم بوو نەک بڵێم خەڵک بەڵام هەر تۆ ئێوارەی بچۆ ماڵ براکە سی ئەوارە حەزەکەی بچیت من یانزە مانگ لە ماڵی سێ چوار ماڵا بووم یانزە مانگ زۆر قرس بوو بەلای ئێمە یعنی حەزم ئەکرد یعنی خۆ ئاگادار لە باسە حەزم ئەکرد خۆشم تیا بچوومایە هەتا 91 ئەم جاکە من دووبارە ژیانی هەوسەرگیریم پێکان و ویسش خوای گەورە جەزای دامەتەوە ماڵ ناڵیشم هەموو سنا بۆ خۆ ئێستاش مناڵەکانم زۆر پێیان نەخۆشە کە جلی ڕۆژ لەبەرکەم بە تایبەتی کچەکان ئەڵێن بە هیچ شوێ ڕازێنین تو خوا بە سوور و زەر لەبەرکەم زۆر لەبەر خاتری ئەوانش لەبەر یەکەم
لەبەر خاتری مناڵەکان کەم شەو نەبێ هەر یەنەخەو هەر شوێ کە ئێوارە کە یعنی شتێکیان لە یادکەی شەو یەنەخەو بەس ئەو مناڵانە دینەکەم پێشە چکە دین سەری هەموویەتی مناڵەکانم لە خۆی گەورە بە زیابێ هاوسەریشم کە هەر خۆی بە تەنیا ماوەتەوە زۆر یارمەتیمەیە لەسەر ئەو فەراغ و خەفەتەی خۆیەوە کە خۆشی وەکو کەسێکی وەک منە بەڵام هەر ئەو زیاتر یارمەتی منەیە 13 ڕۆژی دەجار لە بازار تەلەفۆنەکاڵی ئەو تەلەڤیزۆنە بکوژێنە چیەکەی چی ناکەی تر زۆر یارمەتیمەیە لە ڕووی دەرونیە و لە ڕووی هەموو شتێکە زۆر یارمەتیمەیە زۆر بەکەمی ئێڵە من بێتاقەت بم خی گەورە کە خێزان دروست و مناڵم هەیە و زۆر دڵخۆشم بەوانە و یەک دوای مناڵەکانم هەر بەنا ئەوانم ناوناوە و ئیتر زۆر بەوە ئیسراحەتم ئیسێژە لێم تێکە چیە سەجار ینی هەموو کەسە گوێ لێ و بێدوای بیبینی ئەزانێ قەسەم بەخوا ئەم مناڵانم نییە بڵێم لە 120 بۆ زیاتر ناوم خۆیان ناڵێم هەرێکێ بەنەوە عیبانیانەکەم لێم تێکە چیە چەندەها جار ئەم خێزانەی خۆم بەناو خێزانە تۆ بانکەم ئەم مناڵم بەناو مناڵەکان تۆ بانکەم لێم تێکە چێت ئەگەیمە تۆ ئەو ناسم یعنی شتی وان پێڵێ سا بگەمە بازار ئەڵێ ها خاڵە هەمەم ناسی ئەڵم وەڵای ئەزانم بەس ناوکردم بچۆتەوە یعنی بە تەواوەتی ئەوانم هەمووی لەدەستدا حەز دەکەم لە ڕووی دەرونیەوە دەرونیەکەی من مادی بخەولاوە بەڵام وەکو دەرونی مناڵەکانم ئێستا مناڵم حاڵێن تەواو بووە من خۆم بێبەش بووم لە خوێندن لە هەموو شتێک لەبەر بێکەسی لەبەر بێ باوکی بێ دایکی لە شتەکان بێبەش بووم ئەمەیە مناڵەکانم بێبەش نەبن مناڵەکان ئێستا مناڵم تەواوی کردووە حەز دەکەم ئەو مناڵانی من دیار بن لەگەڵ مناڵی ترا جیاواز بن لە خوێندنە عنی کە مناڵی خەڵک بە پارە خوێنێ ئەوانەی من تایبەت بن دیار بن مناڵەکانم با مناڵم قەیچەکە با من 3 مناڵم تەواوی کردو دوانیان دامەزرێت داوای ئەواکەم لە حکومەت لە ڕووی ئەوە ئەنجا حەز دەکەم باجێکمان هەبێ کە ئێمە ئەڕۆینە شوێنێک دیار بین کە تاقانەکانی ئەنفالین دیار بین لە شوێنێ عنی سمبولێکی وامان هەبێت دیار بین دایمە ئەمانە هەمووی لە ڕووی دەرونیە دکتۆر ئەم کارەساتە بۆ کەسانی کە ڕزگار بوون ئەو کاریگەریانی هەبووە کە باسمان کرد ئەی بۆ ئەو کەسانەی کە خۆیان بەشێک نەبوون لە کارەساتەکە یان بەرکەوتە نەبوون لەوەی کە کەسانی ئازیزیان لە دەستیابێت ئایا چ کاریگەریەکی لەسەر کۆنستی گشتی میلەتی کورد داناوە کە خۆیان ئەم کارەساتیان بەسەر خۆی کۆنست یعنی واتاکەی ئەوەیە کە لە لاشعوری لە دڵ و دەروون و مێشک و پێچ و پەناکانی دەرونی ئینسانی کووردا بەگشتی هەموو نەتەوەی کورد 30 میلیۆنە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بەڕێی من سێشتی سێ جۆر دۆخی دەرونی دروست یەکیانەوەی دروست کردووە کە دۆخی دەرونی قوربانی بوون یعنی ئەمە هەر قوربانی نەکبەتی ئەمان کوژن عەرەب پێکەمتر بێ لە چاو میلەتانی تر ماوێتی ئەمە یەکێکیان ئەوی دووهەم لە ڕاستیە عینات ڕقی جیڕی خەبات درێژەدانی خەبات ئێمە هێشتۆتەوە ئێوە وا ئەکەن ئێمەش هەرەمێنین خەباتی خۆمانەکەین چیاکانمان هەیە ئینسانی باشمان هەیە تێکۆشین ئەوەش دووەم کە لە ڕق ئەوەتە ئێمە پێداگری لەسەر مافەکەەوەتە ئێمە ئەتوانین بڵێن ئەگەر بگەڕێنەوە بۆ شەریفخانی بەدلیسی کە باسی خەباتی کورد دەکات تا حدێ یعنی ئێمە نزیکەی وە بگەڕێنەوە بۆ ئەحمەدی خانی کە شعری نەتەوەیتوە نزیکەی 500 ساڵە میلەتە کۆڵمایە بەردەوامە خەباتەکە ئەوە دوو ئەو جۆرە دەرونەی ئینسانی کورد وە سێهەم بەڕێی من لە ڕاستیە خراپە ئەوە بە تایبەتی لە باشووری کوردستانە هەیە ئەویش ئەوەی کە ڕق لە خۆبوون ینی کە کاتێ ئینسانی کورد ئەم کێشە گەورانەی ئەمڕۆی بە تایبەتی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستانە ئەبینێ کە ناتوانێت ئاو کارەبا تەنها ناتوانێت زەبڵ لە شار لە هینەکان لابەرێ ئەمە وای لێ کردووە کە ڕەشبین بێت و بڕای بە هیچ نەمێنێ ئەوەتە ئەیبینیم کە گەنجەکانمان کە بزوێنەری ژیانی ئەم کۆمەڵێ ئەوەتە ئێستاش بەداخەوە ئەوەتە لە ڕێی ئاوارەبوونا ئەمرن کەواتە لەلایەکەوە هەوڵدانێک و کە لە ڕقەیەکی دروست کردووە لەلایەکی شۆن نائومێدیەک و ڕق لە خۆبوونێکی بڕوانەبوون بە کوردایەتی ئەسڵەن ئێستا بەداخەوە وای لێ هاتووە ئەین لە باتی ئەوەی یعنی ئینسانی کورد بڵێ ئۆکەی ئێمەش ئەبێ شتەکان جاکەینەوە هەر شتە بە پێی خۆی
یعنی ئینسانی کورد من و تۆ تاوانبار نین لەما و ئەبێتۆ ئەوانە یعنی تیری ڕخنە و بگریتە ئەوانەی کە جڵەوی سیاسەتی ئەم میلەتیان بەدەستە کە دەسەڵاتی کوردیە و ئەمە بەڕاستی یعنی دیاردەیەکی زۆر خراپ ئێستا لە کوردستانە پەیوەستە بە بارە سیاسەکە و کە یارمەتی دەربێ دوایین پرسیارمان ئەوەیە 34 ساڵ تێپەڕیوە بەسەر کارەساتی ئەنفالە ئێمە ئەتوانین ئیتر لەم ئاستەیە چی بکەین تازە هیچ سەرویسێکی دەرونیمان پێشکەش نەکردووە سەیریکە لە هەموو دنیا لە ڕاستیە لە هەموو دنیای پێشکەوتووە لە هەموو شارە گەورەکانە لە ڕاستیە سێنتەری چارەسەرکردنی بریندارانی دەرونی هەیە لە هەموو دنیا لە ساڵەکانی 1984ەوە یعنی لە ئەوروپاوە دەستی پێکرد لە ئەمریکاشەوە دەستی پێکرد لە دوای شەڕی ڤێتنام کە سەربازەکان هاتنەوەش تێکشکابوون لە ڕووی دەرونیەوە لە کوردستانە ئەمەنیە ئێمە چوار پارێزگامانەیە پێویستە لە هەر پارێزگایەکە درەنگ نییە برینداربوونی دەرونی هەر هەیە و بەردەوامە لە مجتەمەعا لە سیاسەت و ئەوانە کەوا زۆر گرنگە ئەوی تریان لە ڕاستی ئاشکردنەوەی ئینسانی کورد ئاشکردنەوەی ئینسانی کوردەوەی کە سیاسەتێکی باشتر حکوومەتی هەرێم بەهێزکەین ئەوەی کە پێڵێن یعنی هین دابینکردنی یعنی تەمینی کۆمەڵایەتی ئەوەی کە پێڵێن خزمەتگوزاری پزیشکی ئەمە زۆر گرنگە جگەلەوە زۆر بە کورتی یعنی ئەوەی کە پێڵێن ژێرخانی کوردستان جادەکان وەرەکە کە تۆ ئەنفالکراوانی گەرمیان ئاشکەیتەوە جادەی قیری کەلار بۆ سلێمانی تەواوکە ئێساش ڕۆژانە هینی هەیە جادەی قیری کۆیە بۆ هەولێر چاکە کە ئێسش قوربانیان هەیە کەواتە دیسان ئەگەڕێنەوە سەر لایەنە سیاسیەکە کە ئەبێ هاوکار بێ لەوەی کە بتوانین ژیانێکی دەرون دروست و ئەمڕۆ خۆشترکەین یعنی کە تۆ ئەمڕۆ خۆش کرد بۆ ئینسانی کورد بە گشتی هەمووی ئەگرێتەوە و وردەوردە ڕابردوو لەلای کامە بێتەوە ڕابردوو ئەبێ بەس ئەبێ بە ئیش و کاری مێژونووسان و شوێنەوەرناسان نابێ بە ئیش و کاری هەموو ئینسانێکی ئەمەی کە ئێساژی دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ کوردستان. لە پاڵ نەبوونی هیچ خزمەتگوزاریەکی دەرون دروستی بۆ ئەو کەسانەی کە لە شاڵای و بەدناوی ئەنفالە کەسانی ئازیزیان لەدەستداوە بەردەوامیدان بە ژیان و دەستکردنەوە بە ژیانی ئاسایی خۆیان ئەگەڕێتەوە بۆ ئەو توانای بەرگەگریەی کە خۆیان هەیان بووە هەروەها ئەو مانایی کە دۆزیویانەتەوە بتوانن بژین. بەو هیوایم بەرنامەی دەرون دروستی ئەم جارە توانی بێتی ئەو گۆشەیە لە ژیانی ئەو کەسانەی کە کەسانی ئازیزیان لە ئەنفالە لەدەستداوە بخاتە ڕوو بە هیوای دەرون دروستی بۆ هەموو لایەک.